بەڵە خۆشەویستان لە بڕگەی دووەمی پرۆگرامەکەی ئەمڕۆماندا باس لە پرۆژەیەکی ناوازەی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەکەین. بێگومان ڕێکخراوی قوتابیان پرۆژێکی هەیە بە ناوی میهاد، ئەمە خولی سێهەمێتی هەر جاری بە بۆنەیەک بۆ بابەتێک بووە. بێگومان ئەم جارە هەمومان نەزانین لە کەرتی غەزە بابەتێکی ئێجگار گەورەی مرۆیی و زوڵم و ستەمێکی زۆر ڕوو ئەدات بەرامبەر ژن، پیا و مناڵ، پیر، گەنج، هەمووی ینی دوژمنان با بڵێن قەوارەی زایۆنی سوپای داگیرکەر دەست لە هیچ شتێک و لە هیچ کەسێک ناپارێزێت. بێگومان بۆ ڕێکخراوی قوتابیان دەپرسین، بۆ ڕێکخراوی قوتابیان بەم بابەتە هەستاون. لەوە چێ وەڵامەکەی ئەوە بێ ئێستا وەرزی خوێندنە لە تەواوی وڵاتانی عەرەبیە و لە تەواوی جیهانیشە. تەنها ئەگەر شوێنەکە بێ خوێندنی تیانەکرێت کاکدانیار لەوانەیە کەرتی غەزە و پارێزگای سلێمانی بێ. سلێمانی بەهۆی ئەوەی کە موچە نادرێ ناحەقیان نێ مامۆستایان لە کەرتی غەزەش خوێندنگاکان لە باتی ئێستا مامۆستایان و قوتابیان خەریکی خوێندن بن، بێگومان ئاواری تێدایە و لەژێر ڕەحمی تۆپ و تەیارەی ئیسرائیلدان. دەپرسین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا حەسەن عومەر سکرتێرە ڕێکخراوی قوتابیان کە ئەم پرۆژەیان بۆ ناونە میهادی ئەقسا و مەبەستیان چی؟ مامۆستا زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ بەڕێزیشان، زۆر سپاس بەخێر بێت. بۆ ئێوە کۆ ڕێکخراوی قوتابیان بەم بابەتە هەسان پرۆژەکەی خۆتان کە پرۆژەی میهادە ئەم ساڵ تایبەتتان کرد بە ئەقسا و لەناو ئەوەشا دەمێ بپرسم بۆ سوورەتی ئەحزاب لە 114 سوورەتی قورئانی پیرۆزە ئەم سوورەتە 14 ئایەتیەتان هەڵبژارد. بەڵێ زۆر سپاس دووبارە بۆ بەڕێزتان بۆ کەناڵی ئاسمانی پەیام. لە ڕاستیدا بەناوی خۆی بەخشندە و میهرەبان دەست بە قسەکانمان بکەین. ئەو خوای کە مراقی و چاودێری ڕەفتارەکانی ئینسانەکانە، هەڵوێست و هەڵسوکەوتی ئینسانەکان دەبینێ. ئەو زوڵم و زۆرداریی کە بەشەرەکان ئەمڕۆ لەسەر زەویدا ئەنجامی دەدەن بەڕاستی جێگای حوزن و جێگای خەفەتە. بەڕاستی ئەو تاوانەی کە ئەمڕۆکانە ئیسرائیل و جوولەکە بەرامبەر بە مسلمانان لە فەڵەستین دەیکەن بەڕاستی ناخ ئازاردەرە و بەڕاستی ئینسانیەت هەست بۆ دەکا کە لەو پڕی زوڵم و ئیستیبداددا ژیان دەگوزارێنێت. بە تایبەتی کە وەکو خۆی پەروەردگار لە قورئاندا بۆ یاداش کردوین کە کافر و بێباوەڕەکان دەبنە پشتیوانی یەکتری. بۆیە مسلمانان ئەگەر ئێوەش پشتیوانی یەکتری نەکەن، کۆمەکی یەکتری نەکەن، ئەوە دڵنیا بن لەسەر زەویدا فەسادێکی زۆر گەورە بڵاو دەبێتەوە، ئەو کاتە ڕێگەی لێ ناگیرێت. بێگومان ئەمڕۆ ئەوە بە چاوی خۆمان دەبینین. قورئان یەکێکە لە کتابە پیرۆز و کۆتا پەیامەکانی خۆی پەروەردگار بۆ پێغەمبەران کە هاتبێتە خوارەوە و کۆکەرەوە و جامیعی هەموو پەیامە ئاسمانیەکانە کە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتوتە خوارەوە. ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساڵانە پرۆژەمان هەبووە. کاتی خۆی لە ڕابردوودا لە پرۆژەی دۆستانی محەممەدمان صلی الله علیه وسلم ڕاگەیان بۆ ناساندنی مێژوو سیڕەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە قوتابیانی کوردستان، بە گەنج و لاوانی ئەم وڵاتە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بناسن. ڕێبازی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم ناساندەوە دووبارە، بە هەزاران کتێبمان بڵاو کردەوە بۆ ئەوەی کاتێک کە خەڵکێک لە دەرەوەی وڵات و لە ئەوروپا تەشیر بە کەسایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەکا، ئێمە ڕێبازی پێغەمبەرمان هەیە، گەنجەکانی کوردستان، قوتابیانی مسلمان، وەرن پێغەمبەری خوا بناسن، وەرن بیر لە ڕێبازی پێغەمبەر بکەنەوە، بیر لە سیرە و لە ژیاننامەی پێغەمبەر بکەنەوە صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەیامەکەی بۆ چی هاتووە، دەوێت چی بکا بۆ بەشەریەت. ئێمە لە دوو سێ ساڵی ڕابردوودا پرۆژەی میهادمان ڕاگەیان بۆ ئەوەی بە گەنجانی وڵاتە بڵێن کە قورئان هیدایەتدەرە. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين. بۆیە بەڕاستی ئێمە پێمان وایە ئەم قورئانە ڕێنماییکەر و ڕێنیشاندەر و هیدایەتدەرە بۆ بەشەریەت. بۆیە پێش هەموو خەڵک دەبێت خەڵکی مسلمان ئەم هیدایەتە بناسێ، گەنجانی مسلمان، قوتابیان ئەمە بناسن. ئەم تەشهیر و ئەم سوشیال میدیا خراپەی کە ئەمڕۆکانە ئیش دەکات لەسەر تێکدانی پەیامە ئیسلامیەکە، لەسەر تێکدانی کولتورە ئیسلامیەکە لە ناو کۆمەڵگەی کوردیدا، دەبێت ئێمە بیپارێزین، گەنجانی مسلمان بیپارێزن، قوتابیان و خوێندەوارانی ئەم وڵاتە بیپارێزن. بۆیە پرۆژەی میهادی قورئانمان کە ڕاگەیاندووە لە ڕابردوودا بۆ پاراستن و ناسانەوەی ئەمە بووە و لە ئێستاشدا کە ئێمە میهادی ئەقسامان ڕاگەیاندووە بۆ پشتیوانیکردن و هاوسۆزی دەربڕینە
بۆ مسلمانانی غەزە لە ڕاستیدا ئێمە پێش ئەمەی ئەم قەزیەش ڕوو بدا ئێمە میهادمان لە بەرنامەدا بۆ ڕامانگەیاندبووە بەڵام ناومان نامیهادی ئەقسا بۆ پشتیوانی و دەربڕینی سۆز و خۆشەویستیمان بۆ مسلمانانی ستەم لێکراوی فەلەستین و خۆشەویستی و بیر و باوەڕێکی ئیمانیمان بەرامبەر بە ئەقسا کە لانکەی یەکەمی ڕووگەی مسلمانان بووە کە زیاتر لە 16 مانگ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕووی کردوتە ئەوێ و بۆی گەنجانی ئەم وڵاتە بزانن ئەم بابەتە بابەتێکی عەقیدەییە بابەتێکی بیر و باوەڕیە بابەتێک نییە تەنها شتێکی ئانی بێ وە کۆتایی پێ بێن نەخێر شتێکی وەکو چۆن دەڵێ ئیمانی و باوەڕیە دەبێ ئێمە خۆی لەگەڵ بسازێنین و خۆی لەگەڵ بگونجێنین و بزانین و شارەزاییمان هەبێت وەکو مسلمان لەبارەیەوە و سوڕەتی ئەسەفمان ڕاگەیان بۆی مسلمانان گەنجان لاوانی ئەم وڵاتە بزانن کە خوای پەروەردگار ناساندنی هەموو قەومەکانی لە قورئاندا جێ کردوێتەوە بەنو ئیسرائیل و جوولەکە و گاوری بێ ئێمە ناساندووە مسلمانانی بێ ئێمە ناساندووە دەبێ ئێمە تعریفی خۆمان لە ڕێگەی پەیامە قورئانیەکەوە بزانین و بزانین ئەم گەلە چ گەلێکن تێڕوانینیان چێ بەرامبەر بەشەریەت مێژ و کلتوریان بخوێنینەوە بڕۆین پرۆتۆکۆلاتی عوڵەمای سەهیۆنی بخوێنینەوە بڕۆین تێڕوانینی پەیامەکانی ئەوان بخوێنینەوە بزانین چەند خەتەر بیر لە بەشەریەت دەکەنەوە تێڕوانینیان بۆ ئینسانیەت چۆنە بۆیە یعنی سیر بکەین مامۆستا مناڵانی فەلەستین مناڵانی غەزە هەموو دەکوڵن دەسووتێن ورد و وەکو چۆن دەڵێ لەگە خۆڵتێک هەڵدەبن لەبەرەوەی هیچ بەزەی سۆزێک لە ناو ڕوحی ئەواندا وجودی نییە کوشتنی جوولەکەیەک وەکو کوشتنی جیهان وایە بەڵام تێکدان و کوشتنی هەموو مسلمانانی دنیا وەکو کوشتنی ئاژەڵێکیش نییە هەر وەکو وەی بە عەمەلی بە چاوی خۆمان دەیبینین بۆیە دەربڕینی هاوسۆزی مسلمانێک ئەمە لە بابی وجوبدایە لە بابی واجببووندایە ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان پێیان دەڵێن ئەمە بابەتێکی بیر و باوەڕیە بابەتێکی عەقیدەیە قورئان ڕێنیشان دەرمانە قورئان پەیامێکی پاکە ئێمە وەرن ئەی گەنجانی مسلمان ئەی لاوانی مسلمان ئەی قوتابیانەی کە لە ناوەندەکان و ئەکادیمیادا دەخوێنن ئێمە ڕێنیشاندەری خۆمان هەیە ئەمە پرۆتۆکۆلی خۆمان هەیە ئەگەر ئەوان پرۆتۆکۆلی عوڵەمای سەهیۆنیان هەیە ئێمە پرۆتۆکۆلێکی خواییمان هەیە ئێمە پەیامێکی خواییمان هەیە ئێمە پەیامێکمان هەیە نەمرە ئەی گەنجی مسلمان چۆن نابێت لی شارەزابی چۆن نابێت دیراسی بکەیت چۆن نابێت بخوێنیتەوە مامۆستا دەتانێت بەم پرۆژەیە چی پەیامێ بگەن ئەمە یەک دووش ئەم پرۆژەیە گشتگیرە هەموو کەس دەتوانێت بەشداری تێدا بکات لە ڕاستیدا پرسیاری یەکەمت گەیاندنی پەیام بەڕاستی خۆتان لە پەیامن گەیاندنی پەیام ئەرکێکی زۆر قورسە لە چێدا قورسە لە زەمانێکدا کە گەیاندنی حەقی تۆق کردووە یعنی گەیاندنی حەق شتێکی ئاسان نییە گەیاندنی ئەو واقعەی کە لە زوڵم و لە ستەمی جیهان دەیبینی گەیاندنەکەی زۆر ئاسان نییە بە خەڵک بیناسێنی لەبەرەوە تەشوێی عەقلی تاک زۆر بە ئاسانی دەکرێت لایەن خەڵکی لادەرەوە لایەن خەڵکی تێک دەرەوە ئێمە پەیامێکی خالیدمان هەیە نەمرمان هەیە پەیامێکمان هەیە کە خاتەم المرسەلین پەیامێکە بە پێغەمبەرێکی کۆتایی هاتووە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بۆ بەشەریەت ڕەحمەتە وما أرسلناك إلا رحمة للعالمين إلا كافة للناس بشيرا ونذيرا وهم بشريتات ورحمة ئێمە چۆن ئەم پەیامە بگەێنینەوە چۆن بە گەنجانی مسلمان بڵێن کاکە چۆن تۆ شارەزا نابی لە ئیسلام چۆن تۆ ذاتی ئەوە دەکەی لایک و کۆمنتێک بکەی بۆ ئیسرائیل کە زوڵم دەکات لەسەر مسلمانان چۆن پێت وایە کە ئەم دەستە جەمعیەی کە ئێستا عالەم دروستی کردووە لەسەر زوڵم بەرامبەر بە مسلمانان شتێکی حەق و ڕەوایە ئەی باشە نابێ ئێمە باوەڕمان بە قیامەت و بە پاش ئەم ژیانە هەبێ بۆیە ئێمە پەیامی ئێمە ئەوەیە گەنجانی مسلمان ئەوەندەی کە ئێمە دەمانەوێت هاتوین بۆ خزمەتی بەشەریەت هاتوین وەکو تاکیش لە بەردەمی خوادا وەڵامی پرسیارەکان بدەینەوە ئێمە پەیامێکمان پێیە دنیایەکی کاتیە بەڵام دنیایەکی هەمیشەی لە بەردەمماندایە کە قیامەتە ئایا تۆ چۆن خۆت ئامادە کردو بۆ وەڵامەکانی بەردەمی خوا ئایا تەنها تۆ دەتەوێت تاقیکردنەوەیکی ئیمتیحان بکەیت 50 هێنا 60 هێنا 100 هێنا ئەوەندە کۆتاییە نا ئێمە پەیامێکی خالیدمان پێیە نەمرمان پێیە ئەگەر خەڵکێک پەیامێکی دەسەڵاتدار و ستەم و زوڵمی پێبێ ئەمڕۆ دڵنیا بە ئەو ستەم و زوڵمی ئەویش کۆتایی پێدێت وەکو چۆن ئێمەش کۆتاییمان پێدێت
ئێمەش فرسەتێکی ئانی و وەقتیمان پێدراوە پەیامێکمان پێ بۆ ئەو زەمن وەقتی خۆمان دەمانێت پێتان بڵێین ئەم پەیامە ڕۆژێکی نەمری لە بەردەمدایە لێپرسینەوەیەکی گەورەی لە بەردەمدایە کە قیامەتە بۆی بەڕاستی کە گەنجانی مسلمان بە بیرێکی قوڵەوە بە ئەمانجێکی قوڵەوە بێنەوە مەیدانەکە وەڵڵاهی هەمان ئەم ڕیسالەت و پەیامەی لە ڕابردوودا کە بە هەزاران زانە پێشکەش بە مرۆڤایەتی کراوە هەموو ئەوەی کە ئێستا لە دنیادا دەیبینین لە جیهانی پێشکەوتندا ڕۆژێک سەرقەڵەمێکی دەگەڕێتەوە بۆ زاناکانی مسلمانان دەستکەوتەکەی بەرهەمێکی مسلمانانە ئەمڕۆ ئێمە لە ڕووی عەقڵیەوە لە ڕووی تێڕوانینمانەوە بۆ بەرهەمەکانی مسلمانان ئەوەندە لاواز کراوین لە ناغدا کە پێمان وابێ مسلمانان هیچ دەستکەوتێکیان نییە هیچ بەرهەمێکیان پێشکەش بە مرۆڤایەتی نەکردووە نە لە ڕاستی داوا نییە ئەوە ئێمە بووین ئەوە مسلمانانن ئەوە کۆمەڵگەی مسلمانانە کە مرۆڤایەتی ڕزگار کرد لە جەهل لە نەزانی یەکەم ئاەتی ئەم قورئان و پەیامەی ئێمە ئیقرأ بسم ربك الذي خلق هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون هو قرآنك إيميا إنسانية دخاتر جير برسياروا بتعجبوا آية دكري إنسانك نزان وجاهل ونفهم به لقال كسيك زانا ودانا وداين نربي وكو يك بيت بلام لهيج بيامك تردى أما نابيني برو لبيامكاني جولك بخوينو برو بيامكاني أديانكاني تربخوينو بزانت بيامك تردى أبو بشريت من لا يقلك تابكان لو شو أنا دانا بخويندو ما هو صعب باسي التشريع بيامكاني أو عندك أبو بشريت أصلاً كاتك باسي ئافرەتێک دەکا کە ژنومێردن لە ماڵێکدا ئەم ئافرەتە پیاوەکەی ئافرەتێکی تر بێنێتە سەر سیسەمەکەی خێزانەکەی زینای لەگەڵ بکە مافی نییە ئافرەتەکە داوا بکە بۆ چۆن تۆ زینات لە من کرد خیانەتت لە من کرد ئەگەر دەنگیش هەڵبڕێت سزای دەدا و عەقوبەی دەدا بەڵام لە ئیسلامدا هەموو ئەمانە قەتع کراون هەموو ئەمان ئەم ناپاکیانە ڕێگەیان لەگیراوە ئیسلام ئینسانێکی دروست کردووە لە دایک و باوکێکی ڕەسەنەوە بێتە سەر ئەم زەویە بەڵام ئێستا بە شەریەت دەبینین بەرەو چ ئاقارێک دەڕوە بۆیە پەیامەکەی ئێمە ئەوەیە دەمانەوێت پەیامە بگەێنین ئیسلام ئەوە قورئانەکەمان پەیام و ڕیسالەیەکی نەمرە بۆ بەشەریەت ئەی گەنجانی موسڵمان ئەی ئەو لاوانەی کە ستەم و زوڵمتان لێ دەکرێت پێشێکێکی زۆر جوانت گوت ماوە سادات دانا لە هەموو جیهانی ئیسلامی عەرەبیدا ئێستا خوێندن هەیە لەم وڵاتە ستەمدیدانەی بێکەسن دەچەوسێنرێنەوە ئێمەش وێنەیەکی هەمان ستەم و زوڵممان لەسرە بەس لە دیوێکی تر لە قاڵبێکی تر ئێستا نەک هەر لە سولەیمانی خوێندن لە هەولێر خوێندن لە شوێنەکانی تریش حاڵی لێرە باشتر نییە ماوەسە ئێستا لە 175 مەکتەبەکانمان سێدەوامە حاڵی مەکتەبەکانمان لە حاڵیە ئەمساڵ ئەگەر خوێندن نەکرێتەوە دەزان چ قەیرانێکی گەورە ڕوودەدا لانی کەم دوو ئەوەندە تەڵەبە دێتە ناو قوتابخانەوە لەکوێ جێی دەکەینەوە بۆیە بەڕاستی لە پەیامەکەی خۆم دوور نەکەومەوە ئوستازی بەڕێز ئەویش ئەوەیە ئێمە دەمانەوێت بە گەنجانی ئەم وڵاتە بڵین بە قوتابیانی ئەم وڵاتە بڵین وەرن با ئیسلام دیراسە بکەین وەرن با پەیامەکەی خۆمان دیراسە بکەین وەرن با لێی دوور نەکەوینەوە زەرر ناکەین کاکە لە وڵاتە پێشکەوتوەکان لە مالیزیا لەم وڵاتانە کابرا دکتۆرا دەخوێنێت دەچێت دیبلۆمێکیش لە شەریعە دێنێ بۆ شەرم بکەین لە ناساندنی پەیامەکەی خۆمان بۆ شەرم بکەین لەوەی کە ئیسلام بناسین گەنجانی موسڵمان ئەو پەیامەکەی ئێمەیە کە پێیان بڵین ئیسلام بەشێکە لە کولتور و لە ژیان و لە بیر و باوەڕمان وڵاتانی مسلمانان بەشێکن لە ئێمە ئەمە پەیامەکەی ئێمەیە دەمانەوێت بیگەێنین وەکو بەشداریش بێگومان بۆ سەرتاسەری کوردستانە بۆ ناوچە دابڕاوەکانە بە زمانی کوردی و بە زمانی عەرەبی دەتوانن بەشدار بووان ئیمتیحانیان بکەن و 5 تەفسیرمان داناوە بۆ ئیمتیحاناتە طبعا لەگەڵ تەفسیرە سوورەتەکە سوورەتێکی کورتە 14 ئاەتە بە ئاسانی لەبەر دەکرێت کاتەکەشی بەڕاستی کاتێکی کەمە ئێمە 10 ئیمتیحانەکە دەکەین ئینشاءڵڵا پشت بەخوای گەورە سوپاس بەخوا بەدەمەوە هاتنێکی زۆر باشەیە بۆمان ینی تا ئێستا لە دووشەوە پرۆژەکەمان ڕاگەیاندووە 15,000 کەسی تێپەڕاندووە تا ئێستا کە بەشدار بوو هەیە الحەمدولله و لە سەرتاسەری کوردستان ئیمتیحانە دەکرێت پشت بەخوای پەروەردگار و تەفسیرەکانی پوختە و ئاسان و ڕامان و بەسانایی لە بادینان و هەروەها ئەلمویسەر بە زمانی عەرەبی هەموو ئەو تەفسیرانە دەتوانن لەبەر بکەن لەگەڵ ئاەتە پیرۆزەکانەوە تا هەر بەشدار بوو یەک دەتوانێت یەکێک لەو تەفسیرانە هەڵبژێرێ بۆ ئەوەی هاومانای ئاەتەکان لەبەر بکەوە تاقیکردنەوەکەشیان 100% بە هەڵبژاردنە
کە پێم وایە کەسی نەخوێندەوارێک و حافظێکە کە چاویشی نەبێنێ کەسێک دەتوانێت بەشداری بکە و بە ئاسانی توانێت وەڵامی پرسیارەکان بداتەوە. زۆر باش. مامۆستا حەسەن تا چەند لێکچوون لە نێوان هەرێمی کوردستان و کورد و فەڵەستینیەکان و کەرتی غەزە، یعنی من معلوماتێک بۆ جەناب و بۆ بینەران، یعنی کەرتی غەزە سلێمانی بکە بە 13 بەشەوە پارێزگای سلێمانی بەقەدەر 1 بەشێتی. تەنانەت دەگەر لە ڤیدۆکانە لە تەلەڤیزۆنە سەیری بکەی لە کەرتی غەزە کەم ئەبینی ماڵ هەبێ، هەمووی باڵەخانەی بەرزێ بۆ ئەڵێ لە 500 مەترە زیاد لە 50 تا 75 خێزان دەژین، هەمووی بە باڵەخانە، یعنی مەساحەکەونە کەمە، مەجال نییە خەڵک خان بکات. بێگومان گەنج لەوێ بێکارە، بێگومان لەوێ چەند ساڵە بە دەرز داگیرکاری زەویەکانیانەوە ئەناڵێنن، چۆن لێرە ئێمە بەدەست ڕژەوی بەعسەوە ناڵەمان، ئێستش گەنجەکانی ئێمە هەر خۆ دەزانی دەرەچن و هیچ کار و کەسابەتێکیان نییە، یانی هیچ تاعیناتێکیان نییە. تا چەند ضرورە ئێمەی گەلی کورد، گەنجانی ئێمە، قوتابیانی ئێمە سیرێکی ئێستا و ڕابردووی خۆمان بکەین زۆر هاوشێوەیە لەگەڵ ئێستا و ڕابردووی موسڵمانان لە کەرتی غەزە و هاوسۆزیان بە فعلی. زۆر جوان. لە ڕاستیدا گەنجانی وڵاتی ئێمە لەم قۆنا ئێمە تقریبان دەکرێت بڵێین هەماستە موسڵمان لەسەرەوە وەکو جەناب بفەرمووت، بەڵام کێشەیەک لە بینی گەنجانی بیرکردنەوەی گەنجانی ئێمە و گەنجانی فەلەستین و غەزەدا ئەوە هەیە. گەنجانی ئێمە بەداخەوە دەسەڵاتداران، کوڕانی دەسەڵاتداران لەم وڵاتەدا حاڵەتێکیان دروست کرد ئینتیما بۆ گەنجان نەما لێرە و کۆمەڵێک پرۆژە و ڕێکخرا و منەظەماتیان خزاندە ناو ڕوح و گیانی گەنجانی ئێمە کە خۆشەویستیان بۆ هیچ نەمێنێت، تەنانەت بۆ دین و بۆ پەیامەکەشیان نەمێنێ بەڕاستی لە هەندێک حاڵەتدا و بۆ نیشتیمان نەمێنێ و بۆ خۆیان نەمێنێت. تەڵەبە هەیەسا لە چواری زانکۆ واز دێن لە خوێندن بەڕاستی. مامۆستا هەیە لە وڵاتەدا هەڵاتەوە زیاتر لە 13,000 مامۆستاوازی لە دەوا مامۆستایەتی هێناوە کە ئەمە بۆ خۆی هەموو کارەساتن، دەنات لێکچوونی ژینگەی و ستەم و زوڵمەکان هەمان ستەم و زوڵمان لەسرە، بەڵام شێوازەکەی جیاوازە. زۆر جارێ من نەقد دەکرین بە تایبەتی ڕێکخراوە ئیسلامیەکان بۆی باشە بۆ لەسەر حاڵەتی کورد بەجواب نایەن. لە ڕاستیدا من پێم وایە ئێمەی ئیسلامی و ڕێکخراوە ئیسلامیەکان شەرمنین لە وەڵامدانەوە، دەناوە ئێمەین کاکە بەرگری دەکەین لە حەق و مافەکانی ئەم وڵاتە. ئەوە ئێمەی 32 ساڵە ئەم میلەتە دەچەوسێنینەوە، ئەوە ئێمە 32 ساڵە گەنجانی وڵاتە بە دەردەخین و بە ماسی وەکو چۆن دەڵی دایانێرین بۆ ئەوروپا و وان لێ دەکەین لەم وڵاتە نەمێنن. ئەوە ئێمن ئەو ژینگە جوانە ئەو هەموو سامانە جوانی ئەم وڵاتەمان بە هەدەردان نا. بە تاکیدی ئەمە ستەم و زوڵمی ئەم دەسەڵاتەیە کە 32 ساڵە حکم دەکا، بەڵام نەیتوانیەوە نەک حەق بە تاکەکانی بدا، بەڵکو توانیوێتی بنەماڵەکانی خۆیان تێرکەن، کوڕەکانی خۆیان تێرکەن، لە باشین زانکۆکانی دنیا بخوێن و بمێننەوە. بەڵام من بەڕاستی دەمەوێت ئەم پرسیاری تۆ بقۆزمەوە بۆ ئەم خاڵە گرنگە، ئەوش ئەوەیە گەنجانی فەلەستین و غەزە پەیامێکیان هەیە، پەیامی هاوسەنگیان لە ناخدا دروست بووە، واتە کوڕی بەرپرسێکی ئەم وڵاتە لەگەڵ کوڕێکی ئاسایی وڵاتەکەی خۆی هەمان ژیانی هەیە، هەمان سیستەمی حیاتی هەیە، هەمان بیرکردنەوەی هەیە بۆ تێکۆشان و بەرگری لە نیشتیمانەکەی، لەگەڵ خەڵکی وڵاتەکەی دەژیا، لەگەڵ خەڵکە ئاسایەکە ژیان دەگوزارێنێ. بەڵام بەڕاستی ئەگەر ئێمەیەک بمانەوێ کوڕی مەسئولێک ببینین نەک مەسئولەکە، بەڕاستی دەبێت ساڵێک ئێمە داوای پێش ئێوە بەرنامەکەتان داوای ڤیزەی جۆری ڤیزەی وڵاتەکانتان نەمایش کرد. بەڵام بەڕاستی ئێمە بۆ سەردانی کوڕی مەسئولێک پێویستمان بە چەندین فیلتەر هەیە تا پێی بگەین و بچینە خزمەتی. ئەمە نەهێشتنی ئینتیما لەم وڵاتەدا. ئێمە لەم پرۆژانەدا پێیان دەڵین وەرن با پەیام دروستکەینەوە، با مەبدە دروستکەینەوە، با ئینتیما دروستکەینەوە، با هەومان ببینەوە یەک جەستە، با هەومان بەیەکەوە بە هاوسەنگی بەرگری لە یەکتری بکەین، بەرگری لە نیشتیمانەکەی خۆمان بکەین، بەرگری لە کوردان بکەین، بەرگری لە موسڵمانان بکەین. ئێمە موسڵمانین، یعنی ئیسرائیل پەیامێکی هەیە خەڵک دەکوژێ دەڵێ نحن شعب الله المختار، ئێمە گەلی هەڵبژاردەی خوین لەسەر زەویدا، ئەو پەیامی ئەوایە کەچی خوای پەروەردگار بە ئێمە دەڵێ ئێوە هەمووتان بەنی ئادەمن، هەمووتانەوەی ئادەمن، یەکن، یەک پاکێجن، یەک پارچەن، یەک بوون تێڕوانینمان هەیە. إن الله لا ينظر إلى أجسامكم وصوركم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم. ئێمە ئەو پەیامەمان هەیە. ئایا ئەم پەیامە خالیدو نەمرا؟ یان ئەم پەیامەی کە دەڵێن نحن شعب الله المختار، یان ئەو پەیامەی دەڵێ هەموو گەلانی دنیا دوو دەستەواژیان هاتووە، حاشایەکی ئەم بەرنامە و ئێوەی بەڕێز دەڵێ هەموو گەلانی دنیا بەشەریەت سەگن
لە یەکی لە پرۆتۆکۆلەکانی لە یەکی لە شوێنەکان دەڵێ هەمویان گوێ درێژن بۆ ئەوە دروستکراون تا ئێمە کارەکانی خۆمانیان پێڕایی بکەین. تێڕوانینی ئێمە پەیامی ئێمە پەیامێکی نەمرترە، بەڵام پەیامەکانی تر ئێمە دەیبینین کە چۆنە و چۆن تێڕوانینیان بۆ بەشەریەت هەیە. بێگومان دەکرێت ئێمە هاوسەنگێکی زۆر باش هاوسۆزیەکی زۆر باش لە بینی خۆمان و گەلی فەلەستین دروست بکەین و شانازی پێ بکەین تخوا با شەرم نەکەین. وڵی سەیرە مسلمانێک شەرم بکات لەکردنی لایکێک بۆ ستەم و زۆڵمەی لە مسلمانانی غەزە دەکرێت. کۆمنتێک بنووسێ بەڕاستی. مامۆستا لە وڵاتی خۆمانە ماوسا عەلی بابی نایەکی جوان لە ناو نۆکەرانی ئیسرائیل، یعنی بەردەوام ڕەخناگرن لە مسلمانان وەڵا بە پۆستی فەیسبوک و بە کۆمنت و بە ئەم پرۆژانە پشتگیری فەڵەستینی بۆ ناچن لێ جیهاد بکەن و کۆمەڵە لەم بابەتە ئەم ڕەخنان لە گەنجان و لە کۆمەڵگەی مسلمانان نەگرت. پەیامی ئێوە چییە بۆ ئەم بابەتە؟ ینی مسلمانان لەم وڵاتێمە ئەومان پێ دەکرێت پرۆژە ڕابگەینین پشتگیریان بکەین دڵمان لایان بێ. هەڵبەتە لە تەواوی جیهاندا مسلمانان بەم شێوازە پشتگیریانەکەن. وڵا ئەوەی جەنابی مامۆستا ئەوەی مسلمانانی بەڕێز ئەوەی مامۆستایانی ئاین لەسەر مینبەرەکان بڵاوی دەکەنەوە خەڵک ئەو تەشهیر و بەعزێک تەبەنەوە بەدەستە ئەوە پرۆسەیە و سۆشیالەکە لە بەردەستی ئەو دەستەدایە. خۆخابی لە سوسیال ئێستا من پۆستێک بکەم بە دڵیان نەبێ لای دەدەن، پیجێک فەیسبوکێک بە دڵی نەبێ دەیسڕێتەوە. حقیقەتەن ئەمە دەبێ ئەمە بە گەنجانی وڵاتی خۆمان بڵین ئەوەی کە تەشویەی عەقڵی گەنجانی ئەم وڵاتی کردووە، ئەوەی لە دەستی یاریەکەی بەدەستەوەی ئەو ئیعلامە خراپەیە کە ئەمڕۆ جیهان بەڕێوە دەبە، نەک هەر کوردستان جیهان بەڕێوە دەبە. بۆیە دەبێ بەڕاستی ئەوە بڵین کۆمەڵێک شت هەیە بە بەرنامە جەنابی مامۆستا عەلی بابی پەیامێکی بڵاو کردوێتەوە، پەیامێکی هاوسەنگ. چی دەڵێ؟ ئەی مسلمانان ئێمە دەبێ یەک جەستە بین، هاوسۆزیمان هەبێ کەچی دەڵێ جەنابی مامۆستا بۆ ناچی لێ جیهادکەی بۆ ناچی کوڕەکەی خۆت بابە خۆ باسی ئەوەی نەکردووە. دەڵێ مناڵی بێتاوان لە فەلەستین دەکوژرێ دەبێ هاوسۆز بین بۆی. ئیبایە بۆ ئەوە تاوانە، بۆ ئەوە جەریمەیە. اینجا ئەگەر بێتە سەر دەربڕینی پشتیوانی بۆ میلەتی کورد چێ بەقەد ئیسلامیەکان پشتیوانی کوردی کردووە؟ بەڕاستی من هەمیشە ئەو نەقدە لە خۆمان دەگرم، لە خەڵکی ئیسلامی لە ڕێکخراوی ئیسلامیەکان دەگرم. بەڕاستی ئێمە شەرمنین، بەڕاستی ئێمە شەرمنین لەوەی بەرگری لەوە بکەین کە ئێمە دەمانێت بیگەیەنین. شەرمنین یانی وەرت چیمان بەدەست بۆ لەم وڵاتەدا؟ کوا بیرە نەوتەکان بەدەستی ئێمە بوون؟ کوا سامانی ئەم وڵاتە بەدەستی ئێمە بوو؟ مامۆستایان یعنی ئەوەی کە بەدەستی ئێمە بۆ دەستگای بەخشین بووە، ڕێکخراوی هانا بووە، ئەم ڕێکخراوە هاریکاریانە بوون کە بە سوال و سەدەقە لە خەڵک کۆمان کردوێتەوە بۆی ماڵێکی هەژارێک لە وڵاتە ئاوادانکەینەوە. ئێمە دەستگایەکمان هەیە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان، دەستگای ڕاژە. یعنی لەو 19 ساڵی ڕابردوو هەتا ئێستا ئەگەر بکرێت بڵێم نزیک بە 4-5 هزار تەڵەبە سوودی لە ئێمە وەرگرتووە بە سوال و سەدەقە. خۆی ئێمە هیچمان نییە. زۆر باش مامۆستا کات هیچ نەماوە، بەس یەک پرسیار لەوانەیە لای خەڵک دروست بێ. ئێستا زوڵمەکە و فۆکسەکە لەسەر کەرتی غەزەیە، ئێوە ناوتان ناوە ئەقسا. بێگومان ئەقساش خۆ دەزانی گرنگێکی تایبەتی هەیە و زۆرینەی پێغەمبەران لەوێ بوون و ڕووگەی بۆ ناوتان نا ئەقسا بۆ ناوتان نا غەزە بەس زۆر بە کورتی کەمتر لە دەقێک. ئەقسا ئەگەر مسلمانێک ئیشی لەسەر کرابێ لە ڕێی سۆشیال میدیاوە ڕاستە زۆڵمەکە لەسەر مسلمانانی غەزەیە، بەڵام ئەگەر مسلمانێک لە ڕووی عەقڵیەوە تەشویە کرابێت و پێی وابێ کە ئەمە سیاسەتە و ئەمە چییە، ئەوە پێی دەڵێم ئەی مسلمانی خۆشەویست ئەقسا بیرروباوەڕی هەمومانە. ئەو خاکە پیرۆزەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەوێەوە بەرزکرایەوە بۆ ئاسمان کە ئەم فرسەتە بە هیچ پێغەمبەرێک نەدراوە عەلەیهی سەڵات وەسەلام، بە پێغەمبەری ئێمە دراوە. لەوێەوە پێغەمبەری خوا سەڵ سەلەم سەفەری گەشتی بۆ لای خوای پەروەردگار کردووە. ئەی مسلمان ئەمە شتێکی مەبدەئی و بیرروباوەڕیە. ئەگەر لەگەڵ غەزەشدانی ئەوە ئەقسایە زوڵمی لێ دەکرێت، ئەوە لانکەی مسلمانانە زوڵمی لێ دەکرێت. بۆیە ئەی گەنجی مسلمان، ئەی لاوەکان، ئەی دایکی بەتەمەن و پیرەکان باوکەکان، هەر چیتان بۆتان دەکرێت لەم پرۆژەیەدا بەشداری بکەن. ئەوە ئەضعەف الئیمانە. ئەمە کەمترینی بیرروباوەڕمانە بەرامبەر بە پاراستنی لاشەی مسلمانان لە هەر شوێنێکی جیهاندا. ئەمڕۆ لەوەیە لەوانەیە سپێنێ لە کوردستان بێت. زۆر باش دەوترێت چێ لە ئەقساش باڵا دەست بوو، لە قودس باڵا دەست بوو، لە تەواوی جیهان باڵا دەستە. زۆر بەڕێز مامۆستا حەسەن عومەر سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان، سوپاس بووی کە لەم تەوەرەیە لەگەڵ مامۆستا. زۆر سوپاس بۆ جەنابی. زۆر سوپاس مەمنونی.